بە ئەلیکترۆنیکردنی موچەی فەرمانبەران لە ڕێگەی سیستەمی بایۆمەتریەوە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمە بۆ ڕێخستنەوەی موچە و نەهێشتنی دوو موچە و زیاتر کە تا ئێستا نزیکەی 1 ملیۆن موچەخۆر ناویان لە پرۆسەکەدا تۆمار کردووە. بەڵام شارەزایان خوێندنەوەی جیاوازیان بۆ سیستمی بایۆمەتری کردووە و خاڵە ئەرێنی و نەرێنەکانیان خستۆتە ڕوو. سیستمی بایۆمەتری هەنگاوێکی ئەرێنیە بۆ کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەت کە تێیدا ئەو کەسانەی زیاتر لە موچەیەکیان بە نایاسایی هەیە تەنها 1 موچەیان بۆ دەهێڵرێتەوە کە لە هەرێمی کوردستاندا هەزاران کەس 2 موچە و 3 موچە و زیاتریشیان هەیە. بەڵام ئەم سیستەما کەموکوڕی زۆرە و ڕەخنەی زۆری لێدەگیرێت بە تایبەت کە گەورەترین کێشەی لە هەرێمی کوردستاندا چارەسەر ناکات ئەویش گرفتی فەرمانبەری بندیوارە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم سەدان هەزار فەرمانبەریان بەهۆی لایەنگیری حیزبیەوە بۆ خۆیان دامەزراندووە بە تایبەتیش لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا پرۆسەی دامەزراندنیان بۆ بانگەشەی حیزبی بەکارهێناوە. ئەوەی وای کردووە لەم هەرێمە بچووکەدا نزیکەی 1 ملیۆن و 400 هەزار فەرمانبەری هەبن کە دەکاتە نزیکەی لە 125 دانیشتوانەکەی. بەشێکی زۆر لەو فەرمانبەرانە هیچ ئەرکێکیان نییە و بە فەرمانبەری بندیوار ناسراون کە سیستەمی بایۆمەتری نەک موچەکانیان نابڕێت بەڵکو دەبێتە هۆی زیاتر بە یاساییکردنی موچەکانیان. لەناو ئەوانەدا هەزاران کەس هەن کە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بە ناوی پێشمەرگەی دێرینی شۆڕشی ئەیلول و شەهیدانی سەنگەر و کەم ئەندامانی سەنگەرەوە بە پلەی بەرز و موچەیەکی زۆر خانەنشینیان کردوون. شارەزایەکی کارژێڕی دەڵێت ئەگەر لە سیستەمی بایۆمەتریدا زانیاری ورد و زیاتر لەسەر فەرمانبەران وەربگیرایە داتوانرا لە داهاتوودا سوودی لێوەربژیرێت بۆ بڕینی موچەی ئەو بندیوارانە و ئەو کەسانەی کە بە شایستەی موچە وەرناگرن ئەویش لە ڕێگەی لێکۆڵینەوە لەسەر داتاکان. کەموکوڕێکی دیکەی سیستەمی بایۆمەتری ئەوەیە ناتوانێت گرفتی دوو موچەیی لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکات کە هەندێک کەس لە هەرێمیش و لە بەغداش موچەیان هەیە و پێویستە یەکێک لەو موچانە وەربگرن. هەروەها چارەسەرێکی تەواوی بۆ ناوتۆمارکردنی ئەو کەسانە دۆزیوەتەوە کە بەهۆی زیندانی بوونیان و نەخۆشی و مۆڵەتەوە لە دەروی وڵاتن. هەروەها بەپێی سیستەمەکە ئەوانەی بێ مۆڵەت ڕۆیشتون یان ئەو خانەنشینانەی لە دەرەوەی هەرێمن موچەکانیان بۆ ماوەی ساڵێک ڕادەگیرێت. بەپێی بۆچوونی شارەزایەکی بواری کارژێڕی جێبەجێکردنی سیستەمی بایۆمەتری پەلەکردنی پێوە دیارە کە بە قسەی ئەو ئامانجلی ئەوەیە لەم بارودۆخەدا دڵنیایەک بدەن بە فەرمانبەران و بڵێن کە حکوومەت چاکسازی دەکات. ئەگەر حکوومەت بتوانێت ئەم سیستەما بە شێوەیەکی شەفافانە بخاتە کار داهاتێکی زۆری بۆ دەگەڕێتەوە. بەڵام لە هەرێمی کوردستاندا کە زیاتر لە 25 ساڵە حکوومەت و حیزب تێکەڵ یەکتر بوون و حیزبە باڵادەستەکانیش با پلەی یەک لەم سیستەمە زیانمەند دەبن ئایا چاوەڕوان دەکرێت ئەو سیستەمە وەکو خۆی جێبەجێ بکرێت؟ ئایا حکوومەت ئامادە دەبێت لە قۆناغەکانی داهاتوودا موچەی ئەو لەشکرە موچەخۆرەی بندیوار ببڕێت کە بە پێوەری حیزبی بوون موچەی ناڕەواییان بۆ بڕاوەتەوە؟